زۆرێک لە کەسەکان ئەڵێن بۆ نمونە برینی گەدەیان هەیە خواردنێکیان خواردووە پیان نەکەوتووە ئازاریان بۆ دروست بووە هەروەها بابەتی هەوکردنی گەدە لە ئێستاە بەکتەریای ئەچ پایلۆری کە زۆرێک لە کەسەکان ئەوە نە بەداخەوە لە ناو خەڵکا باو بووە تەنانەت ناوە قورسەکەشیان لەبەر کردووە و زۆر زانیاریان لەسەر هەیە با زیاتر لەسەر کێشەکانی ئەم بەکتریایە قسە بکەین هەروەها ئەم دەرفەتەمان بە مەجالێکی باش وەرگرتووە بۆی کە لەگەڵ ئەوی لەسەر ئەم بابەتانە قساکەین هەروەها لەسەر سکچون ڕشانەوەش قسە بکەین بەداخەوە لە ناو خەڵکە لە ئێستا زۆر باوە بابەتەکە پەیوەندی بە ڕێخۆڵەوە هەیە بەڵام بە حکمیەوەی کە میوانی بەڕێزی بەرنامەکەمان لەم بەشەیە دەتوانێت وەڵامی پرسیارەکەمان باتەوە تا ڕادەیەکش لەسەر ئەم بابەتە زانیاریتان پێشکەشەکەین بۆی کە هیوایەت و هەروەها هیوای ئێمە هەمیشە ئەوە بووە کە ئێوە سەلامەت بن هەر بۆ ئێمە بەسمان لەوەیە کە زیاتر زانیاریتان پێ ببەخشن بۆیە لەسەر ئەم تەوەرا دوین بە میواندارەتی بەڕێز ڕێدوان جەزا پسپۆڕی هەناوی پسپۆری نەخۆشەکانی هەناوی و دڵ کە لەگەڵمانەوێت و زۆر بە خێراتنی بەڕێزیانەکەین دکتۆر یەکەم جار هەر بە لە دیارترین کێشەکانی گەدەوە دەست پێ بکەین ئێستا هەندێکیان لە لای خۆمان زۆر باوە ئەگەر جەنابەت بە زمانێکی سادە پێمان بڵێ ئەم هۆکارانە بۆ ئەوە نەزیای کرد و باوترینەکانیان لە ئێستای کامانەیە خۆی بەڕاستی لە سەرانسەری جیهانە کێشەکانی گەدە و ڕیخۆڵە یشێکە لە باوترین هۆکارەکانی کە نەخۆش بەدەستیەوە ئەناڵێنەوە ئەبێتە هۆی سەردانیکردنی بۆ کلینیک و تەواری و فریاکەوتنەکان وەلای خۆشمانەمە هەروایە و زۆربەی نەخۆش کێتە بەتایبەتی کلینیکە تایبەت و یاخود ئیسیشاریەکانی کە بەیانیان هەیە هەندێک بەشێکی زۆری لەو ژمارە نەخۆشانە بریتە لە مشکلەی لە کێشەکانی گەدە و ڕیخۆڵە خۆی لە چەند شتێک ئابینێتەوە بە دەرەجەی یەک ئەگەر باسی نەخۆشیەکانی گەدە بکەین بریتە لە ئازاری گەدە هەندێک جار تەنها ئازارێکی گەدەیە کە خۆشبەختانە زۆربەی جار شتی خراپ نییە و خۆی بینێتەوە لە هەوکردنی گەدە بەهۆی بڵین هەر شتێکەوە بێت بەهۆی بەکتریای گەدەوە بێت و جەنابەت دوتت یاخود بەهۆی شتی ترەوە دەرمان بێت نەخۆشی درێژخایەن بێت پاشان ئەم نەخۆشی ئەگەر درێژە بکێشێت و چارەسەر نەکرێ هەندێک جار حاڵەتەکە تونترە بێتەوە بۆ دروستبوونی برینی گەدە لەم کاتانەیە نەخۆشەکە لەگەڵ ئەوەیە کە بڵین ئازاری هەیە هەندێک جار کە ئێمە بینین بە تایبەتی لە کاتی فریاکەوتن کە ئەیان بینین لە خستەخانی لە نەخۆشخانی فریاکەوتنە ئەبینین کە بەدەست ئەوە ئەناڵێنێک کە تووشی خوێن بەربوون بۆ لە برینی گەدەوە کە بەم نەخۆشەکە لێ پرسیت ئەڵێت هەستەکەم پیسایەکەم ڕەشە وەکو قیر وەکو قیری شلوایە ئەمە بۆ ئێمە زۆر جێگەی سەرنج و تێڕامانە و لەم کاتیا پێمان ئەڵێت کە ئەم نەخۆشە احتیمالی زۆرە ئەگەری زۆرە کە بناڵێنە بەدەست خوێن بەربوونی برینی گەدە یاخود دوانزەگرێەوە ئەمەش تاوان حاڵەت بە حاڵەتێکی کتوپڕ دانرێ حاڵەتێکی ئیمەرجنسیە پێویستە نەخۆشەکە داخلی خستەخانە بکرێت لە زۆربەی حاڵەتەکانە و چارەسەری پێویستی بۆ بکرێت حاڵەتی تری گەدەمان هەیە وەکو باسم کرد هەندێک جار هاوکردنی کتوپڕی گەدە نەخۆش تەنها تووشی ڕەشانەوەیشی کتوپڕەکات نەخۆش ئەبینیت کە چەند سعاتێک یاخود چەند ڕۆژێک کە تووشی ڕەشانەوە بووە دوای پشکنین و پرسیارکردن لە نەخۆشەکە بۆ دەرەکەوێت کە حاڵەتەکەی زۆربەی جار شتی مەترسیدار نییە بۆی خواردنێکی پیس ماوە بەسەرچوو یاخود زیاد لە پێویستەوە بێتەوەی هەوکردنی گەدەی و ڕەشانەوەی بۆ چەند ڕۆژێک یاخود چەند سعاتێکی کەم و پاشان بەرەو باش بوونەچێت وەکو باسیشی کرد جەنابەت نەخۆشەکانی ڕیخۆڵش کە دوایەگەر حەزتان کرد چینە سەری بە دەرەجەی یەک خۆی بینێتەوە لە سکچوونی کتوپڕ یاخود درێژخایەنە باش هەر لە لای برینی گەدە بۆ سندواتە بچینە لای ڕخۆڵە دکتۆر خواردن پەیوەندی ڕاستەوخۆی بە برینی گەدەوە هەیە وەکۆی کە برینی گەدە دروست بکات یاخود خراپی بکات نەخێر چ جۆرە نەخۆشیەکی تر ئەمە ئەو نقطەی لەسەری بۆستین ئەمە لای خەڵک زۆر باوە و بەداخەوە هەندێک لە پزیشکانیش ئەم زانیاریە بە هەڵا ئەگەیەنن کە نەخۆشێک ئەبینیت کە برینی گەدەی هەیە ڕاستەخۆ هەندێک خۆراشی لێ مەنعکرێت شتی سوورەوکرا و تیژ و تا کاتی دەریشکەوت کە برینی گەدەی نەخێر تا ئەم کاتەش هیچ خواردنێک لە کتێب و تێکسبووکی ئەمە باز نەکراوە کە نەخۆشێکە بەدەست برینی گەدەوە بناڵێنێت تۆ هەندێک خواردنی لێ بگریتەوە ئەمە شتێکی ڕاز نییە بەڵام هەمومان ڕەنگە بە خواردنێک یان چەند خواردنێک تێک بچین ئەمە خەڵک هەیە من خەڵکە ناسم بۆ نمونە بە بیبەری شیرین شەو تا بەعی ناتوانێت بخوێگە بیخوات کە شتێک ئەمە زانستی نییە لە هیچ زانستێک شەباز دەکراوە بەڵام طبیعەتی مرۆڤەکە وایە لەبەرەوە ئەمە من زۆربەی جار بە نەخۆشەکان دەڵێم لێمە پرسێت چ خواردنێک نەخۆ بەڵام تۆ خۆت بە چ خواردنێک قەڵسی تو پێی تێگە چی مەیخۆ تاو هەرەوە ینی وەکۆی کە برینی گەدە بە خواردن دروست بێت یاخود خواردنێک خراپی بکات تا ئێستا شتە زانستی نییە بەڵام بیرمان نەچێت برینی گەدە کە لە زۆربەی حاڵەتەکانە گەدە و دوانزەگرێ بەهۆی بەکتریای ئەچ پایلۆریەوە دروستە بێ ئەمە خۆی
زۆربەی جار لە ڕێگەی خواردنی پیسەوە بازرێتەوە کەواتە بە شێوەیەکی غێر مباشر ناڕاستەوە خۆ بەڵێ هۆکارێکە بە دروستبوونی بری گەدە و دوانزەگرێ خواردن کاتە دکتۆر لەسەرم باکتریای زیاتر قسە بکەن چون ئێستا لەناو خەڵکە زۆر باو بووە هۆکار چییە کە ئەوە ئێستا زۆرێک لە کەسەکان بەدەستی و ئەناڵێنن هۆکار یەکەم بریتە لەوەی کە خەڵک زۆربەی جار لە خۆ پشکنی نەکات زۆر بەداخەوە من چەند جارێکمان باس کردو لە زۆربەی تاقیگەی لا کۆڵانەکان کە تەنها کە پزیشکیتیانە بە هیچ جۆرێک وانێک تاقیەکەی تریش کە پزیشکیشی تایە ئەم پشکنینە زیاد لە پێویست ئەنجامەدرێ یەشێک لە هەڵە زۆر باوەکانەوەیە کە پشکنینەکە زۆربەی جار لە ڕێگەی خوێنەوە کرێ طبعا تۆم پشکنە ناتوانێت لە خۆتۆ بۆ کەسێ بکەی کە پێویستی نەبێت بۆ نمونە کەسێک وڵات بڵێ من هیچ نیشانەیەکم نییە بەس هاتوون فەحسێکی بەکتریای گەدە بکەم ئەمە ناوێت بیکی پێویست ناکا بیکی هەندێک کەسێ بڵین لە خێزانەکەیانە نەخۆشی شەرپەنجەی گەدەیان هەیە یاخود خۆی تووشی برینی گەدا بێ ئەمانە و هەروەها چەند حاڵەتێک ترمانە پێویستە بۆیان بکەین پشکنینە بەڵام بە شێوەیەکی زانستی لە ڕێگەی خوێنەوە زانستی نییە و ئێستا تقریبا باوی نەماوە ئەم جۆرە پشکنینە بەڵام زۆربەی نەخۆشە بینین بە خوێن کردوێتی و هات یەک بۆلات ئەڵێن فەحسم کردووە پۆزەتیڤە چیم بۆکەی ئەبێ لە ڕێگەی طبعا لەسەر باسێکین لە ڕێگەی بە دوو ڕێگەی زۆر زانستی هەتوانی بیکەی ڕێگەی قورسترمانێکە پێویست ناکە باسیکەین بە ڕێگەی ناوزوری ژەکرێ ئەوە جیاوازە بە ڕێگەی سەهلەکان بریتێ لە یەکەم بە ڕێگەی هەناسە نەخۆشەکە پێویستە 4 بۆ 5 ساعتی چ نەخوات پاشان حەبێکی ئەیتێ و دوای نیم ساعتێک شتێکی تێ فوی پیاکە ئەمە زۆر بڵێن جێگەی ئەوەیە کە سیقەی پێ بکەی و فەحسەکە هەڵە تەشخیصکردن و هەڵە تەشخیص نەکردنی زۆر کەمە ئەم هەناسەیە چ نەخۆشیە دەرەخە بۆ بەکتریای گەدە H پایلۆری پێوترێ یوریا برێف تست ئەمە ناوەکێتی ئەمە زۆر شتێکی باشە هەندێک جار نەخۆشێت وڵات ئەم کێشەی ئەوەیە کە نانی خواردووە ئەنی ئەو ڕۆژی کەێتە لایک تۆ لە کلینیکیان لە هەر شوێنێ مەفروزە 4-5 ساعت هیچی نەخوار بێ ئەو ناتوانێت ئەوەی نەکردو لە بەڕوان تێکجار ئێمە لە ڕێگەی پیسایی و پشکنینەکان جامەین کە ئەویش فەحسێکی زۆر باشە و مەجاری غڵەتی کەمەتیایە لەم دوو ڕێگەی بترازێک و باسم کە ڕێگەمان هەیە بە ناوزوور ئەکرێت ئەویان شتێکی جیاوازە بەڵام بە ڕێگەی خوێن ئەتوانە بڵێ مەستە هیچ باوی نەماوە هیچ هەر یارمەتی دەرنی لە تەشخیصکردن و تەشخیص نەکردنی نەخۆشیەکە لەبەرەوە ماچێکە لە سەبەبە زۆر باوەکان کە نەخۆش ئێستا زۆربەی من بەکتریای گەدەمەیە کە زۆربیان نییانە دواتێک بڕیاری هەناوبینیە نازۆڕەکە دەست خۆش پرسیارێکی باشە تەمەەن ئەو ئێمە چیە بینین ئەو نەخۆشانی کە زۆر پێویستە هەناوبینی بکەن نازوری گەدە بکەن کە پێویستیانە بەداخەوە زۆربەی جار نایکەن ڕەفزیەکەن ئەبینین کە یەکێکیش نەخۆشێک هیچ پێویستی نییە بەڵام نازۆریشی گەدەی بۆ کراوە لەولاوەیانی نازان بۆ چیلا ئێمە وایە بە شێوەیەکی گشتی خەڵکی وڵاتی ئێمە لە هەناوبینی و نازوری کۆڵۆنە ترسێکە دوشتی زۆر پێویستە بە تایبەتی نازوری کۆڵۆن لە دوای تەمەنی 40 ساڵی بۆ ئەوەی کە هەچ کەسە گەیشتە تەمەنی 40 ساڵی و هەندێک جار زووتریش ئەنجام بدرێت بەڵام بەسی سکرینینگ بزانین نەخۆشەکە هەیەیان نیە تاوەکو پێشوەخت بیدۆزیتەوە بەس لای ئەمە خەڵک حەزی لێ نییە هەناوبینی لە کاتی ئازاری گەدەیە لە هەندێک حاڵەتا پێویستە بکرێت ئەگەر هاتوو ئازارەکەت ئازارێک بێت کە لەگەڵیا ڕەشانەوەی بەردەوامت هەبێت لەگەڵیا پیسایەکەت ڕەش بێت لەگەڵ ڕەشانەوەکەت خوێنت هەبێت کێشت دابەزی بێت ئەمانە پیانەوتە ڕێت فلاکس ینی هەندێک علامەتی سوورە ئاڵای سوورە کە تۆ بێ بە دوایشتی ترا بگەڕێی و هەروەها نەخۆشی هەبێ لە خێزانەکانە نەخۆشی سەرەتانی بڵێنی شەرپەنجەی گەدە و هەروەها لەم حاڵەتانەیە زۆر پێویستە ئەنجام بدرێت و بیرمان نەچێت بۆ بەکتریای گەدەش هەندێک جار ئەگەر تۆ نەخۆشەکە دوای 2 کۆرس عیلاج بۆ دەرکەوت کە بەکتریاکەی چارەسەر نەکراوە هێشتا ماوە چکەمە دوای کۆرس عیلاجەکان پشکنینی بۆکەینەوە ئەو کاتە بێ پەنابەریتە بەر نازوری گەدە و بڵین هەناوبینی گەدەی بۆ بکەیت چکە هەندێک جار ئەبێ بە دوایشتی کەیە بگەڕێی و زایدەن لەو کاتانەیە تۆ بێت نمونەیە لە گەدەوە بگری و بە ڕێگەی پشکنینی هەناوبینی تاشی لە بوونیان نەبوونی بەکتریای گەدە بکەیتەوە کاتان نەخۆش باشتر ئەوەی گوێ لە دکتۆر بگرێت لەم کاتانە دکتۆر باسی ئەوەت کرد هەتاکو پێویست نەکات ئەم پشکنینانە بۆ بەکتریای H پایلۆری ئەنجام نەدرێت بەڵام پێمان ئەگەر بڵیت کە کامێک لە نیشانەکان ئەگەر کەسەکە لە خۆیە بینی گومانی ئەوە لە خۆیان دروست بکات کە لەوانەیە تووشی ئەم بەکتریایە بووە بەڵێ نیشانەکان بە شێوەیەکی گشتی بریتێ لە ئازاری سەر گەدە زۆر نەخۆشە بینین ئەڵێ من ئازاری ڕیخۆڵم هەیە و پێچ بەسکمایە و غازاتمێ ئەمە هیچ پەیوەندیشی نییە بەکتریای گەدە بۆی بزانن ینی ئەمە شتێکی زۆر هەڵەتێگەیشتن هەیە لەم لایەنەوە ئازاری گەدەیە دڵ تێکەڵ هاتنە هەندێک جار ڕشانەوەش دروست دەکات ئەی گەڕانەوەی ترشەڵۆک پەیوەندی بەوە گەڕانەوەی ترشەڵۆک پەیوەندی بە بەکتریای گەدەوە نییە ئەگەر هات و یەکێک ترشەڵۆژی گەدەی هەبێت و بەکتریای گەدەشی هەبێت باشتر وایە بەکتریای گەدەکە چارەسەر نەکرێت
چکە لەگەڵ چارەسەرکردنی بەکتریای گەدە H پایلۆری هەندێک جار ترشەڵۆکەکەت زیاترە بێت کەواتە بەتەنیا بوونی ترشەڵۆک خۆی سبب هۆکارێک نییە بۆی کە تۆ بەکتریای گەدە چارەسەر بکەی نەخێر بەڵام بە شێوەیەکی گشتی ئازاری زۆر نەخۆشە ئەیبینیت چەند مانگەکەی چی پێ ناخورێت لەبەر ئازاری سەرگەدەی لەبەر ڕەشانەوە و دڵ تێکەڵ هاتن ئەم نیشانەیە زۆر باوە و نیشانی تریشی هەیە کە زۆر باو نیە بۆ من نەخۆشە بینی کە هەیە بۆلات بەس بە لەش خوورانیت لەشی یاخودە دکتۆری پێست بینیوێتی بۆی دەرکەوتو هیچ شتێکی نییە نەرێ بۆ لای ئێمە هەناوی و دڵ ئێمەش دوای پرسیارکردن و ئەوانە ئینێری بۆ فەحسێکی بڵێن پشتینێکی تاقیگەی بۆ H پایلۆری دەرەکەوێت کە بەڵێ ئەم هەندێک جار بەتەنیا خوورانیە لیری گەورە دەرەچێت لەسەر پێستی یانی نەخۆشەکە بە تاواتی ژیانی لێ تێگەچێت بۆ ئەم خوورانەوە دوای چارەسەرکردنی بەکتریای گەدەکە نەخۆشی پێستەکەشی نەجاتە بێت و ئەڕەوێتەوە باشە دکتۆر چ کاتێک بڕیارە درێت کە هەناوبینی بۆ کۆڵۆنیش بکرێت ینی لەگەڵ مەعیدەشتا من بۆ ئەم پرسیارەکەم من بۆ خۆم دووچاری ئەم حاڵەتانە هاتمەوە ینی زۆر جار کێشەکە وا بوو ڕەنگە لە تەشخیصکردنی منەیان لەوەی کە زۆر جار باسکردنی حاڵەتەکەم بۆ دکتۆرە ڕەنگە نەتوانین بیگەێنین ئازارەکە شوێنێکی تر بێ بەڵام ئێمە پێمان وا بێ مەعیدەمانە پێمان وا بێ شوێنێکی ترمانە لەم حاڵەتانەیە ئاساییە ببوورنە هەردوو نازوڕەکی بۆ بکرێ بۆ کەسەکە چ کاتێک پێویستە کات بزانێت نەخۆشەکە تێکەڵی نەکردووە لەگەڵ بۆ منە نەخۆشی قۆڵۆنی هەیە بەڵام ئازارەکەی وایە نزیکە لە هینی مەعیدەوە مەبەستی جەنابەتەوە لە چ کاتێکە هەردوو نازوڕەکە بەیەکەوە بۆ بکرێ بەڵێ حاڵەتەکە زۆر دەگمەنە لەو کاتێکە جەنابەت باسیەکە هەندێک جار وەکو باسم کرد هەندێک خوێنبەربوون هەیە کە تۆ سەرچاوەکەی نازانی ڕاستە بۆی هەیە بۆ نمونەگەر نەخۆشێک بێت بۆلات بڵێ من پیسایەکەم ڕەشە لە سا هەشتای جارەکان 80 بۆ 85 لە 85 جارەکان ئەمە پەیوەندی هەیە بە خوێنبەربوون لە گەدە و دوانزەگرێەوە بەڵام جاری وا هەیە تۆ هەناوبینەکە ئەنجامەی هیچ شتێک نبینی لەو شوێنانەیە ناچاری بی لە ئۆپشنی دووەم کەیتەوە کە بریتە لە هەناوبینی کۆڵۆن لە بەرەوەی هەندێک جار هەندێک بەتایبەتی کۆڵۆن و ڕیخۆڵە باریکەش هەندێک جار خوێنبەربوونی ڕیخۆڵە باریکەش ئەبێتە هۆی ڕەشبوونی پیسایەکەت بەڵام بەو شێوەیە ناکە لە برینی دوانزەگرێ و گەدەیای بینی یاخود نەخۆشە گێت بۆلات ئەڵێ من پیسایەکەم هەمووی خوێنە ئەمەش جارێکتر دوو احتیمالتە یانەوەتانێ خوێنبەربوونەکە لە کۆڵۆنەوەیە کە زۆربەی جارەکانە بەعکسیەوەی ترەوە زۆربەی جارەکان لە کۆڵۆنەوەی کە کەواتە تۆ یەکەم جار باشتر وایە هەناوبینی کۆڵۆن ئەنجام بی یاخود ئەگەر هیچ نەدۆزیەوە ناچاری پەنابەری بۆ هەناوبینی دوانزەگرێ و گەدا و هەندێک جار وەکو باسماکە ڕیخۆڵە باریکەش کە بەڕێگەی نازووری تایبەت و کەپسولە کرێت ئەمانە ئەژینە لە تۆ ئەگەر بی لە یەک کاتان کە نەخۆشەکە خەتی سەر مێزەکە و دوو نازووری بێکەوە بکەی ئەمە زۆر دەگمەنە ئەم شتانە وەکوی کە حاڵەتێک بە ئیندیکیشنی خۆی بڵێ لە ساسەوە بکەی شتێکی وان نییە بەڕاستی بەڵام نەخۆش هەیە ئەفمکە نەخۆش هەیە بۆ نمونە تۆی بینیت پیاوێکی بەتەمەنە هاتۆ بەڵات ئەڵێ من لە پڕاوەزنم کێشم دابەزیەوە 20 کیلۆ دابەزیم لە ماوەی مانەکە تەفسیرێکت نییە بووی لەم کاتانە ئێمە خاریتە طریقمانێ گایلانێک خۆمانێت چۆن ئەڕۆی چی بۆم نەخۆشەکەی ئەو کاتانە ناچاریت بڵێنێکە لە ستێبەکان کە یەکیش لە هەنگاوەکان بریتە لەوەی کە هەناوبینی دوانزەگرێ و کۆڵۆنیشی بۆکی بەڵام لێ کاتانە باشە قسەمانە سەرەوە کە لە دوای ساڵی هەموو مرۆڤێک پێویستە کات هەناوبینیەک ئەنجام بە جاران دابەزیوە بۆ چل و هەستەکەم زیاتریش دابەزێت چکە ڕێژەی شێرپەنجە لە گەنج ئاسە زۆرە لەکوێ ئێوەی پزیشک بڕیارەدەن کە نمونە و سامپڵێک وەربگرن لە کاتی بینینی گرەیەک بابەتێکە ئێوە خۆتان بڕیارەدەن کە نمونەیەک سامپڵێک لەو برینە وەربگرن بۆی بینێرن بزانن ئەمە گرێژی شێرپەنجەیە یاخودنا لە بەنسبەت هەناوبینی کۆڵۆنەوە هەبوونی هەموو گرەیەک پێوترێ پۆلیپ ینی گرێکی پچکۆلە طبعا ئەوش حجمی هەیە بەس پێوترێ پۆلیپ هەندێک جار کەمترە لە سانتیمەگەر هەندێک جار چەند سانتیمەترێک قیاسەکەیەتی هەموو ئەم پۆلیپ و ئەم گریانە ئەبێت لا ببرێت و بنێرێ بۆ پشکنینی تاقیگەیی بۆ شانەزانی لەبەرەوەی تقریبا لە سەر و نەوەت لە سەتی هەموو شێرپەنجەکانی کۆڵۆن لەمەوە دەست پێکات ئەم شتە ئەم گرێ لە بیدایەتە خۆی بڵێن خراپ نییە و نەخۆشی خراپ نییە گەر زوفریای بکەوی زۆربەی جار کلەیەکەیتەوە ئینەری بۆ پشکنین دەرەچێت کە خۆشبەختانە هیچ شتێکی خراپ نییە و زوو بە نەخۆشیەکەت زانی و بەڵام بە تێپەڕبوونی کات ئەگەر ئەم گرێ بمێنێتەوە ئەگەوەرت بۆ نەخۆشی خراپ زۆربەی حاڵەتەکان ئەگەوەرە بۆ نەخۆشی خراپ ئەگەر نەخۆشێک توازی دەبێنی چەند گرێشی هەبێت ئەتوانێت بڵێ لە سانەوە زیاتری جارەکانەکە تووشی شێرپەنجە بێت لەوە تووشە بێ و زایدەن هەچ برینێکی تریشە بێت لە ناو ڕیخۆڵە و کۆڵۆن و گەدەش ئەبێت نمونەی لێوە بشیرێت بەڵێ دکتۆر ئێستا باڵێنە سەر ئەوەی کە زۆرێک لە کەسەکان
کاتێک دەرمان بەکار ئەهێنن پێیان ئەڵێن بۆ نمونە ئایا گەدەت کێشەی نییە یان هەندێک دەرمان هەیە ئەوترێت بەردەوامبوونی زۆر لەسەری دانێ کێشەی گەدە دروست بکە ئاسپرین لە کەسانی بەتەمەنە ئەمە زۆر دروست ئەکا هەر بۆ ئێستا بۆ پێما بێ حاڵەتێک کاتەوەی کە ئاسپرینی مغەلە تەغلیف کراوە ئەڵێن ئەوە بۆ گەدە باشترە ئەگەر باسێکی دەرمانەکانیش جەنابەت بکەی ئەمە تا چەندە دروستکردنی کێشە یان برینی گەدە یان کێشەکانی دیکەی گەدە دەتوانێت کاریگەری هەبێ شتێکی زۆر باوە دەرمان زۆربەی دەرمانەکان هەندێک لە ناڕەحەتی خەنە سەر گەدەمان هەر بەمنۆک و باسمان کرد ئەگەر ئێمە باسی چارەسەری بەکتریای گەدە بکەین H. pylori بکەین خۆی لە خۆیان چەند ناخۆشە هەندێک جار کە تۆ چارەسەرەکە ئی بە ناخۆشەکە کە زۆربەی جار خۆی لە سێ حەبابینێتەوە نەخۆشەکەیەوە بەلات ئەڵێ من بە تەواوەتی وەزم تێک چووە ئێستا زۆر خراپترم لە کاتێک کە من عیلاجەکەم وەرنەگرت بوو ئەو دەرمانانی کە تۆ ئی بە نەخۆشەکە هەندێک بە تایبەتی ئەگەر ئەمۆکسیلی بیتێ حەبێکی گەورەیە و ناخۆش خوتە چێ و لەسەر گەدە زۆر ناڕەحەتێکە جاروان ناچاری بۆ چەند ڕۆژێک و هەفتەیەک زیاتریش چارەسەرەکان ڕابگری و چارەسەرێک بۆی بە نەخۆشەکە تا گەدەی هادی بێتەوە و پاشان دەستکێتەوە بە چارەسەرەکە ئەمە یەک وەکو جەنابەت باست کرد ئازارشکێنەکان بە شێوەیەکی گشتی بێجگە لە پاراسیتۆڵ کە لای خۆمان باوە زۆربەی ئازارشکێنەکان بە تایبەتی ئەو جەماعەتی پرۆفین و ڤۆڵتارین و خوشک و براکانی تری مۆبیک و کە ئێستا زۆر خەڵک ئەویش سەربەخۆچێ وەریەگرێ و بەکارێنێ یەکێکە لە هۆکارە زۆر سەرچەکان بۆ توشبوون بە ئازاری گەدە و برینی گەدە زۆر نەخۆش ئەمەی بینین لە کاتی چارەسەر وەرگرتنەکەیان بینین لیانە پرسین هیچ دەرمانێکی ئازارشکێنێت بەکارهێناوە بەم زوانە سێرەکەی دەستەکە بە گیرفانی ئاڵە بەڵێ ئەوە یان پرۆفینە یان ڤۆڵتارینیان خوشک و براکانێتی کە ئەمانە بەبێ ڕاوێژی پزیشک بەکارهێنانی زۆر خراپە و هەندێک جارێک و باسم کرد زۆربەی برینی گەدەکان لە سەر و لە سڵ 50 جارەکانەوە بەم دەرمانانە تووشە بن باش دکتۆر ئێستا دیۆ پێچوانەکەشمان هەیە لای خۆمان شتێک باو بووە هەر هەستیان بە ئازاری گەدە کرد جۆرێک حەب هەیە ناوێکی تایبەتی ئێستا لێرەوە باسی نەکەن زۆرێک لە کەسەکان فێری ناوەکەش بوون ڕێک ڕات داوای ناوەکەکانیان شروعبی گەدە هەیە ئەوە بەکارەهێنێ بەکارهێنانی ئەم دەرمانە جەنابەت وەک پسپۆڕی بوارەکە چۆن ڕێنمایەکەی بۆ خەڵک ئایا بۆ نمونە ئەوە لەسەر خۆ ئەچن خۆیان بەکاری ئەهێنن ئایا کێشە دروست ناکە بەڵام پێم خۆشە ناوی دەرمانەکەش بڵێ لە بەروی خەڵک بزانێت چییە حەز ناکەم و کوڕێکلام بڕۆچکە خەڵک هەموو ێزانێ و ئەو حەبەی کە جنابەت باسێکی بۆ ئازاری گەدە ڕاستەکەی زۆر خەڵک بەکاری هێنێ و ئەمە لە دوو لایەنەوە خراپە لایەنە سەرچەکانەوەیە کە ئەو کاتی کە پزیشکە بیدە قەرارەیە پزیشک بینێ و ئەو چارەسەری نەکردووە هەندێک جار سەر لە ئێمە تێگایە چکە بۆ نمونەگە باسی بەکتریا گەدە بکەینەوە ئەو کەسێک ئەو حەبی بەکارێ نابێت بۆ ماوەی 2 هەفتە ناتوانیت پشکنینی بەکتریا گەدێ بۆ بکەیت ئەبێ بەلانی کەمەوە 2 هەفتە بێ ئەو حەبە وەستا بێت ئەنجا تۆ پشکنینی بەکتریا گەدێ بۆ بکەیت کەواتە کە یێتە لای تۆ دەست بەستراوە ئەبێ داینی 2 هەفتە بەدەست ئەم ئازارەوە بناڵێنێ و بڵێ لە ماڵەوە چاوەڕێکە هەتاوەکو 2 هەفتە تێپەڕێ بەسەر ئەم چارەسەری کە خواردوتە یەکێ لە مشکلەکانی تری چییە گرفتەکانی تری ئەوەیە کە ئەگەر نەخۆشیی خوا نەخواستە خراپی هەبێت برینێکی گەدەی هەبێت کە لەواچە شەرپەنجەیی بێت یا خوشتێک هەندێک جار ماسکی نەخۆشیەکە کات ینی دایە پۆشێت علامەتەکانی کەمەکەنەوە تاو کاتی کە نەخۆشیەکە چێتە مەرحەلەیەکەوە کە لە ڕەنگە چارەسەری قورستر بێت ئەگەر بێت و لە بیدایەتەوە ئەم نەخۆشە پزیشکێک بینێت و باسی ئازارەکەی بکات ڕەنگە پزیشکەکە ڕاستەوە خۆ مێشکی بۆ بچێت کە ئەمە نەخۆشیی خراپ و بینێرە بۆ پشکنینی پێویست نەوەک بە تەنها حەبێک هەوڵ بە شتەکە داپۆشی و ماسکیکەیت و کپیکەیتەوە تۆ دوای پرسیار برینی گەدا H. pylori ئەم نەخۆشیانە کە جارێک چارەسەرەکرێت و کەسەکەیتە ڕزگارێ بێ لێی بۆ چوونێکی هەڵەن دووبارە تووشت نابێتەوە شتی وا هەیە نەخێر بەعکسەوەی چەکە لەو نەخۆشیانی کە لە ڕێگەی خواردنی پیسەوە گوازرێتەوە کەواتە تۆ هەچاوەکە و خواردنە چەند جارە بیخۆی چەند جارە تووشە بیتەوە و شتیوانە مەناعی لەش دروست نابێت دژیەوە بەکتریایە وەکو نەخۆشی تر نییە تۆ زۆر نەخۆشیە کە تووشێبی بە تایبەتی نەخۆشیە ڤایرۆسیەکان کە تۆ جارێک توش بووی توش نابیتەوە چکە لەشت بەرگری پێویست دروستەکات دژی ئەو ڤایرۆسیان ئەو بەکتریای بەڵام نەخێر لە بەکتریای گەدەیە شتیوانیە دکتۆر ئەگەر بە کورتی ئاماژێک با بۆ سکچوون ڕشانەوەکەش بکەین کە بەداخۆ لە ئێستا زۆر باو بووە ئاماژێک بۆ ئەوەش بکەیت و ڕێنمایی جەنابەت بۆ خەڵک طبعا بەداخەوە زۆر ڕوو لە زیادبوونە و ئەوە بوو بەڕێوەبەتی تەندروستی سلێمانی پێش مانگێک یاخود زیاتر ئەوەی کە ئەوەی باس کرد کە هەندێک حاڵەتی کۆلێرا هەیە لەبەرەوە ئێمەش هێشتا گومانمان بۆ نەخۆشەکانە چکە ڕۆژانە فریاکەوتنەکانمان پڕ ئەکەن ڕۆژ هەیە من کە خۆم لە خەستەخانی شارێشە گرەبم سەر و 50 بۆ 60 نەخۆش داغڵە بێت هەمووی بەدەست سکچوونی و ڕشانەوەی زۆر خراپ و بەخۆتەوە ئەناڵێنێ و بەداخەوە هەندێک لەوانە
ئێستا بۆ بە زۆرینە تقریبان ئەوەی کە ئەیبینی کە پشکنینی بۆ کەیسەرەکەی زۆر بە شێوەیەکی خراپ گورچیلەکانی ئازێت داوە هەندێک جارگاتە ئەو ڕادەی کە گورچیلەکانی ئیشی ئەوەستێت وەداخ ئەوەندێک لە نەخۆشەکانە گەنە سەرەوەی کە غەسلی گورچیلەش ئەنجام بدەن بە هۆکاری ئەوەی کە دراگەنە خستەخانە و تووشی وشک بوونەوەیکی زۆر ئەبن ڕێنمایەکان بەڕاستی ئەوەیە کە چەند جارە باسمان کردوێتەوە و هەمومانی بیستین ڕۆژانە بریتە لەوەی کە ئەو شتێک ئەیخۆیت و ئەیخۆیتەوە پاک بێت تەنها بەس ئەوەیە خواردنی نەکوڵاو خواردنی سەردانە پۆشرا و ئاوەکەت کە ئەیخۆی بێت دڵنیابی لەوەی کە سەر چاوەکەی پاکە و پیس نەبووە من ڕێنمایی نەخۆشەکانەکەم لەم ماوەیە کە ئاوەکانیان بکڵن بەڕاستی گەرەتوانن هەرچەندە وەزارەتی بڵین بەشی بەڕێوەبەراتی ئاوی سلێمانیەڵێ کە ئاوەکەمان پاکە بەڵام من هەستەکەم دوای دابشکردنی ئاو لەواچی مەسەلەن تەنکیەکان یان ئەو شوێنانی کە ئاوی تیاڵەژیرە پاک نەبێت لەبەرەوە کوڵاندنی ئاو ڕەنگە خراپ نەبێت شنەوەی باشی خواردنەکان و ئەو میوانی کە ئیکڕی باش بشۆرێتەوە یاخود پاک بکرێت ئەم ڕێنمایانە لەوەچێ بە تەنیا کافی بێت بۆ بەرگریکردن ڕێگەت لەم نەخۆشیە زۆر زانیاریەکانی بەڕێزت ڕێوان جەزا سپۆری هێناوی دڵ سپاس بۆ ئەمەدەبوو لە جارێکی دەستەکان نەخۆش